دوای تێپەڕبوونی نزیکەی 8 ساڵ بەسەر وەرگرتنی پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لە کۆتاییدا بە پێی زانیاریەکان بڕی 272 ملیار و 26 ملیۆن دینار لە پارەی قەرزی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2015 و 2016 خرایە سەر حسابی هەرێمی کوردستان. ئەگەر باسی ئەو بکەین وەزارەتی کشت و کاڵ چی کردووە خۆڕەڵی چ بووە لەسەر بابەتە ئێمە یادداشتنامەیەک تێگەیشتنمان هەیە لەگە وەزارەتی زراعی عێراق کە لە خاڵێکدا تەسبیتی شایستەکانی جوتیارانمان کردووە هەروەها بەسەرپرشتی خودی جەنابی وەزیر لە ساڵی ڕابردوو لەسەر ئاسی باڵا جەنابی سەرۆک کۆمار بینراوە لە پرۆژەی ئاسایشی خۆراک تەسبیت کراوە حەقی جوتیاران کە بۆ لەمە دووە تاخیر نەکرێ و ئێمە لە ئەندامێکمان هەیە لە لیژنەی باڵای ئاسایشی خۆراکیش بەردەوام پێداگیریمان لەسەر شایستەدارەکانی جوتیاران کردووە. یعنی چ بکەیت ناتوانانی ژمارەیەک جوتیارم دەڵێن دڵخۆشن بە خەرجکردنی پارەی گەنمی خۆیان لە هەمان کاتیشدا زۆر نیگەرانن کە پارەکەیان تا ئێستا دواخراوە. من وەکو خۆم من 20 ملیۆنم لە لای حکومت بوو ئەو 20 ملیۆنە ئەگە بێت و بە یەکزاری وەرم بگرتبایە لە کاتی خۆیدا من پرۆژەک شتەکەم پێ دەکرد بەڵام ئەو پارەی بەش کرد و هەر جارێ بڕ و کۆچی لێدا و هەندێکی بە 4-5 زاران هەر جارێ چەند ملیۆنێکی دەداینێ یعنی چەندی ئەتوبری لەکن حکومەتی ئەبوبەکر مۆردکەی هەر لە ساڵی 2016ەوە لەو ساڵی کە حکوومەتی عێراقی پارەکەیان بە تەواوەتی ناناردووە گەنمەکەی خۆی بە حکوومەتی عێراقی نافرۆشێت. بەس شەرگەنم نییە ئێمە ئەو کات و سادیکە ئەو گەنمەمان پێگەیان کە تەسمی سایلۆی حکوومەتی عێراقیمان کرد وەکو ئێستاش ئەوەنە برێ ئاسان بێتن و بە مڕەشاد بی هەمووی بە بێر و بە خاکەناس ئەمە بەڕاستی ئاودانی ئەوەمان کردە زۆر مادیمونە کچی زۆرمان کردی و غەدرەشی زۆر گەورە لێکردی. بە پێی زانیاریەکانی دەنگی ئەمریکا هۆکاری نەناردنی ئەو بڕەپارەی گەنمی جوتیاران بۆ ساڵی 2015 و 2016 بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکوومەتی عێراقی بڕێکی دیاریکراوی وەرگرتنی گەنمی جوتیاران بۆ شارەکانی هەرێمی کوردستان داناوە بەڵام جوتیار و بازرگانانی هەرێم لەو پشکەی خۆیان زیاتر ناردووە ئەمە بووەتە هۆی کێشە و گرفت وەلێ جوتیارانی هەرێمی کوردستانیش پێیان وایە ئەو 2 ساڵە ساڵێکی پڕبارانەوی و بەرهەم بووە بۆیە دەڵێن پێویستە جوتیاری ڕاستەقینە کە تاوانی نییە لەوەی گەندەڵی کرابێت لە خەڵکی ترجیا بکرێتەوە. 700,000 لێ دەستێنی ئەوجە زائیدەن ئەگە زود بداتێ. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.